بەخێرهاتنی میوانە بەڕێزەکان دەکەیت. ڕۆڵی هەبێ لە ڕاگەیاندن و شعر و نووسیندا ئێمە لێرەوە بەلانی هەمومانە بەخێرهاتێکی گەرمەکەی ئێمە وەکو ژنانی نووسەرمان هەڵبەتە لە پەنجەی دەستێ ناپەڕێ، بەڵام ئەو نووسینانەی کە من لەم کتێبەیە باسم کردووە باسم لە ڕۆڵی ژنان کردووە و هەروەها ڕۆڵی پیا و چۆنە بەرامبەری ژنان و هەروەها باسی نیشتیمانیم کردو، باسی یەکێک لە شارە شیرینەکانی کوردستان کە ئێرەیە باسی ئەوم کردووە. زۆرێک لە شیعرەکان سۆزدارین، زۆرێک لە شیعرەکان بێزاریە بەرامبەری ڕەگەزی بەرامبەر کە خیانەت و کە ئەم شتانەی کردووە و زۆرێک لە شیعرەکانیش بۆ پیاوم نووسیوە و هەروەها بۆ ژنیش و هەروەها بۆ خوێندکارەکانیشم نووسیوە. ئەمڕۆ ئیڤێنتێکە بۆ دیوانەکەی من هەڵبەتە یەکەم بەرهەممە، ئەمە بەرهەمی چەندین ساڵەمە و ئەم بەرهەمە یەکێکە لە جگەرەکانی خۆم، یەکێکە لە مناڵەکانی خۆم، ئاوا شیرینە لام و هەڵبەتە من ئەمە دەمێکە هۆڵی بۆ ئەم، بەڵام ئەمەش ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە بەڵام دواکەوتوم لە چاپ. من ئەمە بەهۆی بارزۆرۆفی خۆمەوە هیوادارم ئەم دیوانە بێتە جێ ڕەزامەندی هەموو تاکێکی کورد، ئەو کەسێک کە بەرێکە و بتوانین لە کتێبخانە بچووکەکانی ماڵەوەیە شوێندەستی من دیار بێت. هەروەکو باسم کرد شیعرەکانم لە زۆرێک لە بوارەکانە کۆمەڵایەتی سیاسی، سۆزداری، زۆرێک لەو بوارانەیە، بەڵام من لە ناوەندیەوە دەسم پێ کردو لە مەرحەلەی ناوەندی خۆمەوە. بەڵام هەڵبەتە کەسێک کە لە سەرەتا هەموو شتێکەکە هەتا تەمەنی تۆزێ ئەچێتە سەرەوە ئەوانەی سەرەتای پێڕەفزە، نەک زۆر زەرپی سفریکەی، بەڵام وردە وردە تۆ بەرەو باشتر و باشترە چیت. من ئێستا خۆم لەوی ئابینمەوە. خۆشم دەوێن گوێ ڕادێڕن وەنێ دەخیل چنگ بۆ ڕێهێڵەی سەرسامی مەگرنەوە. ئەم ئێستا کە شەوێک نییە هەناوم گەڵا ئاسا لە داری خەمدانەتەکێ، ئای بۆ یەکێ دوا دیوانی فرمێسکم بخێنێتەوە. ڕەنگە بڵێن ئاخر ئەشک بۆ دەڕێژی، سیەکانت لە بێژنگی دووکەڵێکدا دادەبێژی. چونکە دوورم لە نەرمەبۆنی گوڵە کێویلەیەکی ئەو بنارە، بەڵێ دوورم لە زمانی ئێوارانی نوێ ئەم شارە. ئێوارەی چی کام ئێوارە؟ شار خەڵتانی خوێنی لاشەی سەرسامیە و دەکەوایە هیچ بەپرسن بۆ گریانم، وەنێ خەڵکە چاک بزانن کە گریانم زام و ڕەهێڵەی بارانە و دەنا شاعیرێ نابێتە پێکوڵی نێو ئەم گریانە، وە گریانم ڕەهێڵەی باران و زامە.